ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. دوایین ئامار و زانیاریەکان لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بەکوێگەشتووە و لە ئێستادا لە هەرێمی کوردستان ڕەوشی کۆرۆنا بەرەو خراپتر ڕۆشتووە یاخود توانراوە کۆنتترۆل بکرێت. تا ئێستاش کەسانێک هەن کە باوەڕیان بەو ڤایرۆسە نییە و خۆیان بە دوور دەکرێن لە بەکارهێنانی ڤاکسین بەپێی ئەو ئامارانەی کە لە ئێستادا لە بەردەستدایە بە نزیکەیی ئەو کەسانی کە ڤاکسینیان بەکارهێناوە چەندێکن و ڕێنمایی چییە بۆ ئەوەی کە ئەوانەی کە تا ئێستا ڤاکسینیان بەکار نەهێناوە ڤاکسین بەکار بهێنن. بارودۆخی نەخۆشخانەکان لە ئێستادا لە چ بارودۆخێکدایە بۆ وەرگرتنی توشبوانی کۆرۆنا باسلەوە دەکرێت کە بەشێکی زۆری نەخۆشخانەکان بێگومان تەرخان کراون بۆ توشبوانی کۆرۆنا، بەڵام باسلەوە دەکرێت کە پێویستی ئەو پێویستیانەی کە بۆ چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا پێویستن یاخود ئەو ژمارەی کارمەند و پزیشکانە بەس نییە بۆ ئەوەی کە بتوانرێت کۆنتترۆلی ئەم ڤایرۆسە بکرێت و بتوانرێت چارەسەری پێویست بۆ توشبوانی کۆرۆنا بکرێت. ئەمە تا چەند ڕاستە و ئەو نەخۆشخانانەی کە دابین کراون بۆ توشبوانی کۆرۆنا تا چەند کاریگەری هەیە لەسەر نەخۆشەکانی تریش. باز لەوە دەکرێت کە بۆ هەر نەخۆشێکی تریش ڕووبکەیتە نەخۆشخانەکان بە پێی پێویست بەهاناوچوونت بۆ ناکرێت لەبەر ئەوەی بەشێکی زۆری ئەم نەخۆشخانانە تایبەت کراون بە نەخۆشی کۆرۆنا. ئەمانە تا چەند ڕاستن و وەک باسمان کردوایین ئامار و زانیاریەکان تایبەت بەم ڤایرۆسە چییە؟ بەڕێز دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ من ئامادەیە وەڵامی ئەو پرسیارانەمان دەداتەوە. ئێوەی بەڕێزیش دەتوانن لە پیجی فەرمی کورسات نیوز هەر پرسیارێکتان هەبێت دەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە ئاڕاستەی دکتۆری بکەن و وەڵامی پرسیارەکەتان وەربگرن. دکتۆر سەباح زۆر بەخێر بێ. سپاس. با سەرەتا لەو پرسیارانەوە دەست پێ بکەین کە دەوترێت بارودۆخی کۆرۆنا لە ئێستادا بەرەو خراپتر ڕۆشتووە. دوایین ئامار و زانیاریەکان بەکوێگەشتووە. زۆر سپاس بۆ کورسات بۆم دەرفەتە. دیارە ژمارەی توشبوونی نەخۆشی کۆرۆنا یان ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە هەڵکشان بووە و ژمارەکە گەشتووەتە ئاستێکی زۆر بەرز لە چەند هەفتەی ڕابردوو و چەند ڕۆژی ڕابردوو کارگەشتەوەی کە جێگەی چاودێری ورد لە نەخۆشخانە تایبەتەکانیش نەمێنێت، ینی بێ لە نەخۆشخانە گشتیەکان تەنانەت لە نەخۆشخانە تایبەتەکانیش شوێن نەبوو بۆ نەخۆش لەبەرەوەی ژمارەکە هێندە زیادی کردبوو. دیارە ئێمە ژمارەی توشبووان زۆرە، بەڵام ئێمە زیاتر پێوانەکە بەوە ئەپێوین ئایا چەند جێگەمانەیە بۆ نەخۆش و چەند ئەتوانین چارەسەری نەخۆشەکان بکەین. بەداخەوە ینی لە چەند ڕۆژی ڕابردووە ئاستەکە زۆر لە ئاستێکی بەرزا بوو. ئێستا وردە بەهۆی ئەو پلانانێک کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ژمارەی تەختەکانی نەخۆشخانەکان بە بەردەوامی ڕووی لە زیاد بوونە و ژمارەی ئامێری هەناسەدان ڕووی لە زیاد بوونە، بۆیە ئەتوانم بڵێم تۆزێک ئەهونترە لە چەند ڕۆژی ڕابردوو، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو ینی وامان لات بوو لە کەرتی تایبەتیش شوێنی نەخۆش نەبوو. ڕێژەی مردن چ ئاستێکدا ئەتوانم بڵێم ڕێژەی مردن لە چاو توشبوونا لە ئاستێکی باشترایە. چەند هۆکارێکیانەوەیە کە زۆربەی و کەسانەی کە تووشە بن پێشتر یان گرتویانە یان ڤاکسینیان وەرگرتووە، ئەمە واکات کە جۆری کاریگەری نەخۆشیەکە لەسەریان زۆر کەم بێت و دیارە ئەو شارەزایی و بڵین تەجروبەی کە پزیشکان و کارمەندان لەگەڵ نەخۆشی کۆرۆنا دەستیان کەوتووە لە ساڵی ڕابردووە، ئەتوانم بڵێم ئەمەش کاریگەریەکی باشی لەسەر چارەسەرکردنی نەخۆشەکان و ئامادەکردنی ئێمەش بەڕاستی ئەمەش بە هەمان شێوە کاریگەریە، بۆیە ڕێژەی مردن لە چاو توشبوو ناتوانم بڵێم باشترە. ئەگەر ئەم بڵاوبوونەوەی کە ئێستا ئەم جۆرە ڤایرۆسە بۆ خێراییە بڵاوە بێتەوە بۆ ژمارەیە ئەگەر ساڵی پار بووە ینی ڕێژەی مردن زۆر لەوە زیاترە بووە کارەساتی گەورە ڕوویە. زۆر باشە دکتۆر، ئەو کەم تەرخەمیە چ لە لای خەڵک و چ لە لای حکوومەت ئەکرێ بڵین کەم تەرخەمیەکان چین کە ڕێژەکان بەم شێوەیە بەرز دەبنەوە؟ خۆی لە ڕاستیە ئەمانە کۆمەڵی ڕێکاری تەندروستین پێویستە هەم حکوومەت هەم وڵاتیان بیگرێتە بەر، بەڵام بەڕاستی بۆ ئێمە ڕاستگۆ بین هەموو تاوانەکە نەخینە سەر هاوڵاتیان و هەموو تاوانەکەش نەخینە سەر حکوومەت و لە زۆر وڵاتی کەش ئێستا توانای ئەوە نییە کە ڕێکارەکان وەکو خۆی جێبەجێ بکرێت. هەم لەبەر بارودۆخی دارایی حکوومەت و هەم بەڕاستی خەڵکیش ئیتر ئەوە نزیکەی
ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ ڕوایانی بێزار بۆ لەو بەکارێنانی ماسک و دوورکەوتنەوە ینی تۆزە زەحمەتە بتوانن بەڵام ئەمە ناکاتەوەی کە هاوڵاتیان پابند نەبن و باشترین ڕێگە پابند بوونە و ئێمە خۆشببختانە ئێستا ڤاکسین بە بەردەوامی هەیە و هاوڵاتیان ئەتوانن بە ڤاکسین هەم ژیانی خۆیان بپارێزن و هەم ئەگەر ڕێکارەکانی ژووک و خۆی جێبەجێ نەکەن لە 100% ینی ڤاکسینەکە ڕێگە چارەیە. زۆر باشە دواتر بە تەفاصیل باسی ڤاکسینەکەین دکتۆر لەگەڵ ئەوەی ئێوە بەردەوام ڕێکار و ڕێنمایی تازە دەرەکەن بۆ ئامادەکاری بۆ ئەوەی کە خەڵک زیاتر خۆیان بپارێزن و بۆ خواردنگەکان و ئەو شوێنانی کە شوێنی گشتین بەردەوام ڕێنماییتان هەیە بەڵام دەبینین هەتا ئێستا هەندێک شوێن هەن بەکراوەی ماونەتەوە بە نمونە مەلەوانگە باس لەوە دەکرێت کە یعنی شوێنێکە زۆر بە خێرایی دەکرێت ئەم ڤایرۆسی تیادا بڵاو کرێتەوە بەڵام ئێوە لە ڕێنماییەکاندا باستان لە مەلەوانگەکان نەکردووە کافتریاکان لەگەڵی ڕێنمایی تایبەتان بۆ دەرکردو بەڵام هێشتا کافتریاکان بەکراوەی ماونەتەوە یعنی پرسیارەکەی من ئەوەیە نەگەیشتوونەتە ئاستێک کە پێویست بەوە بکە ئەم شوێنانەشدا بخرێن لە ڕاستیە گەشتوینەتەوە ئاستەوە پێویستی شەکا بەڵام وەکو پێم وتی ئەو لایەنی جێبەجێکار کە وەزارەتی ناوخۆیە و حکوومەتی هەرێمە وەزارەتی تەندروستی تەنها ڕێنمایی ئەدات ینی ئیشی وەزارەتی تەندروستنیەوە جێبەجێ بکە ئەوانیش مەبەڕێری خۆیانەیە بەڕاستی ناتوانن لە ئێستادا ئەو شوێنانەدا بخەن لەبەرەوەی ئەو کەسانە بەهۆی بارودۆخی داراییەوە ینی بۆی بەڕاشکایی پێت بڵێم بۆی بارودۆخی داراییەوە حکوومەت ناتوانێت ئەو ڕێکارانە بگرێتە بەر کە ئێمە داوایانەکەین. زۆر باشە. تایبەت بەکردنەوەی دەرگای خوێندنگەکان وەک دەزانین بڕیاری ئەوە دراوە کە لە 1 دەرگای خوێندنگەکان بکرێتەوە ڕێنمایی تازە یاخود پێش وەخت ئێوە لەو بارەوە دەرەکەن یاخود ئەگەری هەیە کردنەوەی دەرگای خوێندنگەکان دوا بخرێت بە تایبەت بۆ ئەم جۆرە ڤایرۆسە تازەیە کە باس لەوە ئەکرێت مناڵیش ینی دەتوانێت بیگرێت هیچ ئەگەرەکەیە کە دەرگای خوێندنگەکان پێم وانە ئەگەریەوە هەبێت دەرگای قوتابخانەکان داخرێت بەڵام ئێمە پلانمان داناوە زۆری مامۆستاکان ژەمە ڤاکسین وەرەگرن و ئەو خوێندکارانەی کە تەمەنیان ئەتوانین بڵێن سەر و 15 ساڵ 7 ساڵ ئەتوانین پلانێکیان بۆ دابنین ئەوانیش ڤاکسین وەربگرن و لە ناو خوێندنگاکانیشە ڕێکاری تەندروستی بگیرێتە بەر ماسک بەکاربێت مەسەرەن قەرەباڵخی کەم بێتەوە ئەمانە هەمووی ڕێکارن ئەکرێ وەزارەتی تەربیە بۆ ڕێک ئەو ڕێنمایانە ئێمە یانێنێت جێبەجێکن بەڵام ئایا تۆ چەند وەزارەتی تەربیە و وەزارەتی خوێندنی باڵا ئەتوانێت جێبەجێکە بەڕاستیەوە ئەکەوێتە سەر ئەوانیان. باشە دکتۆر ئەگەر باس لە ڤاکسین بکەین تەمەنێکی دیاریکراودانراوە بۆەوەی کە لە چ تەمەنێکەوە بێ ئەو ڤاکسینە بەکاربهێنرێت خۆیەوەی کە ئێستا هەیە تا لە هەندێک وڵات لە سەر و 5 ساڵیشەوە تا 5 ساڵیش ڤاکسینیان لێدانی ڤاکسین پەیوەندی بە بوونی ڤاکسینەوە هەیە لە وڵاتەکە ینی ئێمە ئەگەر بینیتان لە هەموو دنیاە کە یەکەم جار ڤاکسین دەستی پێکرد لەو کەسانەوە دەستی پێکرد کە جیهازی بەرگری لەشیان لاوازە وەگەڵ کەسانەی کە بەتەمەن یا و کەسانەی کە نەخۆشن ینی ئەولەویە دەیە بۆ ڤاکسین خۆ گەر ڤاکسینەکە ینی بەردەست بێت و زۆربەی زۆری خەڵک وەریگرتوێ ئەو کاتە تۆ توانی بۆ مناڵەکانیش بۆ تەمەنە تازە پێگەشتەکانیشی بکەیت ینی پەیوەندی بە بوونی ڤاکسینەکەوەیە پەیوەندی بە تەمەنەوە ئافرەتی حاملە و شیردەر بەڵێ ئەمانە ئەتوانن وەرگرن بڵێ ئەتوانن ڤاکسین بەکاربێنن بەڵێ جۆرەکانی هیچ جیاوازیەکی هەیە ینی لەناو خەڵکدا باس لەواکرێت کە جۆرێکی خراپە و خوێن خستەکاتەوە یا جۆرێکی تری کاریگەری لەسەر دڵ هەیە و لازم ئەم قسانی کە لەناو خەڵکە ئاکرێمە لە ڕووی پزیشکیەوە تا چەند دروستە. بەڕاستی ئێمە 3 جۆر ڤاکسینمان هەیە لە هەرێمی کوردستان هەرسێکیان 3 کۆمپانیای زۆر باوەڕپێکراوی جیهانین و ئەوەی کە ئێمە بەکارمانێناوە ئەتوانم بڵێم نزیکەی ینی 85,000 کەس ژەمی یەکەم و دووەمی ببوورە 43,000 کەس ژەمی یەکەم و دووەمی ڤاکسینەکەی لەناو پارێزگای سلێمانی وەرگرتووە 85,000 کەس ژەمی یەکەمی وەرگرتووە چاوەڕێی ژەمی دووەمەکە ینی ئەتوانم بڵێم کاریگەریەکی لاوەکی زۆر دیار نییە کە جێگەی ترس بێت کە ئێمە نەوێنین ڤاکسینەکە لە خەڵک بین بۆیە ئێمە بە بێت و دڵی داوا لە هاوڵاتیانەکەین کە بێن هەر 3 جۆری ڤاکسینەکە کامیان بەردەست بوو بەکاری بێنن و هیچ جۆرە ترس و دڵە ڕاوکەیەکیان نەبێت و ئێستا وردە خەڵک متمانەی زۆری بە ڤاکسینەکە هەیە لەبەرەوەی کە ئەو کەسانی بەهاناوچوونی خەڵک لە ئێستا بەڵێ زۆر باشە لەبەرەوەی ئەو داتایانی کە لەبەردەستی ئێمایە ئەو نەخۆشانەی کە داخلی نەخۆشخانە بن کەمترین ڕێژەیان ڤاکسینی وەرگرتووە یعنی ئەوانە هیچیان ڤاکسینیان وەرنەگرتووە زۆر کەس لەوانەی داتامان لەبەردەسایە کە ڤاکسینیان وەرگرتووە تووشە بن زۆر بە هێواشی نەخۆشیەکەگرن و بە ئاسانی تێپەڕێن. کەواتە دکتۆر ئەو مانای ئەوە نیە ئەوەی ڤاکسینی بەکارهێنا
ڤایرۆسەکە وەرنەگرێ بەڵام ڕەنگە بە سوکی وەری بگرێ ئەزانی ئەمە وردە بەرەوە ڕوا ئەم کۆرۆنای وەکو ینی ئینفلۆنزای وەرزی لێت یان هیچ کەسێ نیە ساڵانە ئەڵامەت نەگرێت ینی لەوە چێ ئێمە هەموو ساڵێک کۆرۆنا بگرین و زۆر ماوەی چەند کاتژمێرێک تێپەڕێن و هیچ کێشەیەک نەبێت یان ڕێک وای لێ بەڵێ ئەچمە لای هەنێک کۆمنت پرسیاریان ئاڕاستی جەنابەت کردووە کەیوان مستەفاڵێ ئەگەر نەخۆشێک 6 مانگ پێش ئێستا نەشتەرگەری دڵی بۆ کرابێت واتە سنگی قسمکردنەوە ئەتوانێت ڤاکسینی کۆرۆنا وەربگرێت هەموو کەسانێک کە جۆرێک لە نەخۆشی خوێن یا بۆری خوێن یا هەر نەخۆشیی تریانەیە پێشەوەی کە ڤاکسینەکە وەرگرن باشترە سەردانی پزیشکی پسپۆڕی خۆیان بکەن و ئەو پزیشکە پسپۆرە ڕێنماییانەیاتێ بۆ نمونە لەوە چێت جۆری چارەسەرەکەیان بگۆڕێت یان جورعی دەرمانەکە بگۆڕێت بۆ ئەوی هیچ ترس و دڵڕاوکێ بۆ نەخۆشەکە دروست نەکە یان هیچ ترسێک لەسەر ژیانی نەخۆشەکە دروست نەکە ئەتوانن وەریگرن بە مەرجێک پزیشکەکەی خۆی پێشەوە بیبینێت و ئەو چارەسەرانە چۆنەڵی دووبارە بکاتەوە یا ڕڤیو بکاتەوە بۆی و چارەسەری نوێی بۆ دابن ئەو کاتێمەتوانین هەر بەجەر لەو نەشتەرگەرانی کە جەنابەت باس کرد هەر باشەیەکی هەر نەخۆشیێکی درێژخان هەر نەشتەرگەریە مەسەن یەکێک مانگێ لەمە پێش نەخێر دەڕۆژ لەمە پێش نەخۆشیێکی ڕێخۆڵە کوێرەی بۆ کراوە هەر پێویست ناکایانی هیچ شتێ بکەن ئەوەی کە جەنابەت دەیڵێ مەسەن ئەو بەڕێزە ئێڵێ نەخۆشی دڵ پەیوەندی بە بۆری خوێن و خەزبوونەوەی خوێن و نەخۆشی دڵەوەی ئەویان تۆزێ هەستیارترە بەڕاستی ئەگینا یەکێک بەردی گوشتی لێ بۆ لابرابێ یان نەخۆشیی فتقی بۆ کراوێ و پێویست ناکە بە هیچ شێوەیەک باشە نەشوان ئەحمەد ئەڵێ سڵاو دکتۆر من کۆرۆنام نییە کەچی هەناسەکانم زۆر توونە بە بەردەوامی و ئەگەر ڤاکسینی کۆرۆنا لێ بم کێشەم نییە و تێستیشم کردووە کە کۆرۆنام نییە بەس بەردەوام هەناسەم توانە ئەتوانێ مەبەستی ئەتوانێت ڤاکسین وەربگرێت بەدڵنیاییەوە هیچ کێشێکی نیە ئەتوانێ وەریگرێت ئەگەر پشکنینی کۆرۆنای ئەو کەسانی کە تۆزێک ینی ئەمە زۆر گرنگە بۆ هاوڵاتیان خۆی باشترین شدەوەیە هەر هاوڵاتیەک کە ڤاکسینەکات 24 کاتژمێر پێشەوە بچێت پشکنینی PCR بکات ئەمە بۆچی بۆ ئەوەی کە دڵنیا بێ لەوەی کە هەڵگری ڤایرۆسەکە نییە تۆ ئەگەر خۆ دڵگری ڤایرۆسەکە بی و ئەو ڤایرۆسش بخیتە لەشتەوە هەردوو ڤایرۆسەکە پێکەوە کاریگەری بەهێز دروست دەکەن لەسەر لەشت یا لەسەر تەندروستیت باشتر وایە 24 کاتژمێر پێشەوە بچیت پشکنین بکەیت و ئەگەر پشکنینەکەت نێگەتیڤ بوو بەبێ دوودڵی ڤاکسینەکە بەکاربێنە ئەگەر ئەوە ناکەی ئەو کەسانەی کە گومانیان لە خۆیان هەیە بۆ نمونە بەرکەوتنیانە بۆ لەگەڵ خەڵکی ترا یا یەکێک لە نیشانەکانی کۆرۆنایان هەیە ئەوانە ئەبێ پشکنین بکەن بەلایانی کەمەوە لەبەرەوە ئەو هاوڵاتیە ئەگەر پشکنینەکە بکات بۆ دڵنیایی خۆی ئەنجا پاشان بچێ ڤاکسینەکە وەرەگری هیچ کێشەیەکی دکتۆر مەرجە ینی لە پشکنینە دەربچێکە کۆرۆنایە بەنمونە هەندێک جۆری پەتا هەیە کە زۆر بە قورسی ینی هەموو نیشانەکانی کۆرۆناتێ بەڵام کاتێکە پشکنینەکەکەی لە پشکنینە دەرناچێکە کۆرۆنا ئەمە ئەگەری هەیە کۆرۆنا بوو بێت یا بە هیچ شێوەیە پشکنینەکەیەک لای یەکاتەوە ئەگەر پشکنینەکە پۆزیتیڤ نەبوو هیچ دوو دڵمە بەلەوەی کە کۆرۆنات نییە ینی بەتایبەت هیلوت ئەوە هەر باڵێ بەدڵنیاییەوە باشە ئیمکانێتی نەخۆشخانەکان لە ئێستادا باست لەوە کرد کە لە چەند هەفتەی پێشتردا وەزعەکە خراپ بووە تەنانەت لە نەخۆشخانە تایبەتیەکانیشدا جێگە نەبووە بەڵام لە ئێستادا باشترە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلێمانی ئیمکانێتی نەخۆشخانەکانمان لە چ ئاستێکدا بۆی بۆ هاوڵاتیان ڕوون بێتەوە ینی ئێمە بۆ ئەوەی چارەسەری نەخۆشی کۆرۆنا بکەین پێویستمان بەچی هەیە پێویستمان بە بینای نەخۆشخانە هەیە بینایەک کە سێتین کرابێ بۆ نەخۆشی کۆرۆنا ینی ئێستا هەموو نەخۆشخانەیەک بەکەڵکیەوە نایە نەخۆشی کۆرۆنای تیادا هەڵگەی و هەموو نەخۆشخانەیەک هەموو قاوشێکی نەخۆشخانە بەکەڵکیەوە نایە بیکەی بە چاودێری چڕ لەبەرچی لەبەرەوەی ئەم نەخۆشخانەی کە بۆ کۆرۆنا دروست دەکرێت یان ئامادە دەکرێت تایبەتمەندی خۆی هەیە پێویستی بۆیە سیستەمی ئۆکسسیجینی باشتیا بێ پێویستی بۆیە ئاواگۆڕکەی سیستەمی ئاواگۆڕکەی تیابێ نەگەتە پرێژەری تیابێ لەبەرەوە ئێمە ناتوانین هەموو نەخۆشخانەکانمان بەکاربێنین بۆ کۆرۆنا تەنها و نەخۆشخانانە بەکارێنین کە نۆژەنمان کردوونەتەوە ئامادەمان کردوون بۆ کۆرۆنا و ئەمەش پێویستی بە بودجە هەیە پێویستی بەکاردەیە ئەمە یەکێک لە کێشەکانمان یەکێکە لە کێشەکانمان هەر هەمان نەخۆشخانەکە بۆ کۆرۆنا ئامادەیەکەی شەرت نییە بتوانی ژمارەیەکی زیاتر لەوەی کە خۆی ئەتوانێت ئامێری هەناسەدانی تیادا بنێت چونکە کارگەی ئۆکسسیجینەکە و سیستەمی ئۆکسسیجینەکە بەرگەی ناگرێت ئەمەش یەکێکە لە گرفتەکان کێتە بەردەستمان یەکێکە لە گرفتەکان کە زۆر ئەساسیە ئێمە کێشەمان لە چاودێری چڕا هەیە کێشەمان لە
ئۆکسسیجینی ئاساییان نیە تقریبا نتوانم بڵێم لە 95 زیاتر ئەوەمان ترتیب کردو بەڵام لە چاودێری لەسەر قسەی جەنابەت با ئەو پرسیارە کە بیرم نەچێت ئۆکسسیجینی ئاسایی مەبەست ئەوەیە چەند بێت دوو جۆر نەخۆشیەتە لای ئەمە نەخۆشییانەوەیە کە خۆی توانێ هەناسەبە و ئۆکسسیجینی بۆ دانین چەند لیترێک ئۆکسسیجینی بۆکەنەوە و لە قاوشی ئاسایی ئەتوانێت چارەسەر وەربگرێن نەخێر جۆری چیکانەیە کە ئەو کەسانن کە ناتوانن خۆیان هەناسە دەبن تووشی ئەوە بن کۆندامی هەناسەیان لە کارەکەوێ پێویستیان بە ئامێری ڤنتیلێتەریان سیپابەیە ئەمە کێشە بۆ ئێمە دروستەکات چونکە سیستەمی نەخۆشخانەکان ناتوانین ژمارەیەکی بەرچاو ئامێری تیادا بنین و ئەمە سەرڕای ئەوەی سەرچاوی مرۆیی ئێمە دیاریکراوە لەو کەسانی کە پسپۆرن لە چاودێری چڕ یان چاودێری ورد هەم لە ژمارەی پزیشکەم لە کارمەندانی تەندروستی ئەمە کێشەی گەورەمانە کە پرسیارێکی من ئەوە بوو تایبەت بە پزیشک و کارمەندان تا چەند کێشەتان کێشەمان هەیە یەکێک لە کۆمنتەکانیش باس لەوە کە چاکسازیە لە با لە پزیشکەکانە بکرێت چاکسازی ئەزانی چۆنە با ئێمە بە سپاسەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو هاوکارمان بووە لە کاتی کۆرۆنایە بەڵام ئەمە معنایەوە نەبوو کەم و کورتیمان نەبوو ئێمە بۆ نمونە ئەوە 2 ساڵە داوامان کردووە وتومانە پێویستە حکوومەتی هەرێم ینی تەشجیع شتێک ئینسنتیڤێک یا هەر شتێکی تەشجیعی بۆ کۆمەڵێ پزیشک بکات کە یەنە چاودێری چڕ و پسپۆڕیەکانە گۆڕن بۆی ئێمە بتوانین ینی ئەگەر پارە ئێمە بۆ نمونە بمان وتای هەموو پزیشکێک ئەو پزیشکانەی کە یەنە چاودێری چڕ ڕێژەی موچەکەیان ئەبێ بە لە 300 یا لە 400 یان نەخێر زەویە پارچە زەویەکیان پێدرێن یان هەر شتێک لەو شتانەی کە تەشجیع بێ بۆ پزیشکان بۆی پسپۆڕیەکەیان بگۆڕن ئەگەر بەهات نایە بۆ نمونە 10 پزیشک بەهات نایەتە ئەو بەشە 6 مانگ ڕاهێنانیان بکردایە ئێستا بۆ ئێمە بۆ خۆمان ئەوین بە خاوەنی 10 پزیشکی زیادە یان ئەوەندە کارمەندی زیادە بۆ کارمەندەکان بۆیان کردوینیانی ژمارەیە کارمەندیان بۆ دامەزراندوین بۆ بابەتە کە بەڕاستی ئەوە جێگەی گرتووە و ئێمە سپاسیانەکەین بەڵام بۆ پزیشکان تا ئێستا هیچ نەکراوە و ئەکرا ئەوەش بکرێت ینی ئەوەی یەکێکە لە کێشەکانمان هەم پزیشک هەم کارمەند هەم سیستەمی ئۆکسسیجینەکە کە ناتوانین لە هەموو نەخۆشخانەیەک دای بنین کۆمنتێک هاتۆ جەمال باسلەوە کاڵێ سڵاو ئەوانەی بۆری دڵیان گیرا بێت و دائلملوکی هەبێت ئەتوانێت ڤاکسین وەربگرێت وەکو پێم وتی ئەبێت سەردانی پزیشکی تایبەتەکەی دائلملوکی هیچ پەیوەندێکی پەیوەندی ئەتوانێت وەرگێت ئەسەری بۆری خوێنەکان پێویستی سەردانی پزیشکەکە بکات بۆی ئەو چارەسەرانەی وەریەگرێت گۆڕانکاریەکی تیا بکات ئەو کاتەتوانێت دکتۆر ئەوانەی کە نەخۆشی درێژخانی وەک زەخت و شەکریان هەیە ئەگەر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن چارەسەرەکەیان جیاوازە لە کەسێکی ئاسایی چکە باس لەوە کرێ هەندێک کەس کە چارەسەری کۆرۆنا وەردەگرێت ئەگەر خۆی نەخۆشی شەکرەشی نەبێت شەکری بەرز دەبێتەوە ئەمە تا چەند ڕاستە لە ڕاستیاش فشاری خوێن زۆر بۆ دەرەجەیە نەمبیستۆ کاریگەریە بەتەمانەمانە پرسیارن حەقا ڕوبەڕووی پزیشکی پسپۆر بکرێنەوە چکە بەڕاستی من پسپۆرەکەم لەو بابەتیان نییە بەڵام ئەوەی کە ئیبیستم و ئێمە متابعەکەین بە بەردەوامی ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیانەیە چاودێری زیاتریانەوێ و کاریگەری ڤایرۆسەکە زیاتر لەسەریان بە شێوەیەکی باشە دکتۆر ئاسەواری نەخۆشی کۆرۆنایی زۆر جار دەبینی کەسێک کۆرۆنای گرتووە ئەوە مودەکەی خۆی تەواو بۆ کۆرۆناکەی تێپەڕانەوە بەڵام ئاسەواری کۆرۆناکە لەسەری ماوە ینی بەتایبەت لە نەخۆشخانەکاندا ئەو کەسانی کە دوای کۆرۆناکەش پێویستیان بە وەرگرتنی بە نمونە ئۆکسسیجین هەیە ینی هێشتا سیەکانیان زەرری پێگەیشتووە و لەوان کە ناتوانن خۆیان هەناسە بدەن ئەمانە جیا دەکرێنەوە لەو نەخۆشخانانی کە تایبەتن بە کۆرۆنا لەو کەسانی کە هێشتا ڤایرۆسەکەیان تیادایە خۆی لە ڕاستیە کۆرۆنا شتێکی سەیرە بەڕاستی دیاردەیەکی تەندروستی زۆر سەیرە ینی تا ئێستا ئەو شتانەی کە لەسەر کۆرۆنا وتراوەشتی سابت نین ینی بە بەردەوامی ئەگۆڕێن بە بەردەوامی ئەگۆڕێن ئێستا بۆ نمونە ئەم شەپۆلەی کە هاتووە زیاتر ینی پێم خۆشە بۆیە باسیکەم بۆی ژنی دووگیان زۆر چاودێری خۆیان بن بەڕاستی چونکە زۆر کاریگەری هەیە لەسەر ژنی دووگیان و بەردەوامی ئەو ژنانە تووشە بن و کاریگەری خراپی لەسەر تەندروستیان هەیە ئەم ڤایرۆسە ینی پێ دەڵێن دیاردێکی تەندروستی سەیرە و بەڵێ ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا بن جاری وایە تا مانگێ 2 مانگ نابنەوە بۆ مرۆڤ ئاساییە کە وەکو پێش کۆرۆناکەیان لێ بێتەوە بە بەردەوامی هێز بە ئەیلاک بوونەکەن هەناسەیان توندە ئازاریان هەیە بەڵام ئەمە شتێکی ئاسایی و پاشان تێپەڕێ نەخۆشخانەی ئاسای کە تایبەت بوو بە کۆرۆنا لە ئێستادا داخراوە ئەو نەخۆشخانەیە بۆچی؟
نەخۆشخانەی ئاسا نەخۆشخانەیە کە کۆمەڵی خێرخواست لە شاری سلێمانی دروستیان کردووە و ئەو نەخۆشخانەیە لە ڕووی ئیداری و مالی و فەنیەوە سەر بە نەخۆشخانەی شۆڕش بووە و نەخۆشخانەی شۆڕش سەر بە وەزارەتی پێشمەرگەیە ینی پەیوەندی بە ئێمەوە نەبوو بەڕاستی لە ئێستادا لەبەرەوەی نەخۆشخانەی شۆڕش بودجێی پێویستیان لە بەردەسانیە ناتوان نەخۆشخانەکە بکەنەوە بەڵام ئێستا ئێمە لە گفتوگۆی ئەوین نەخۆشخانەکە ڕادستی ئێمە بکەن ئێمە بتوانین وەکو وەزارەتی تەندروستی ئەو نەخۆشخانەیە بەکاربێنین بۆی نەخۆشەکان سوودی لێ ببینن ئەمە سەرڕایەوەی نەخۆشخانەیەکی ئەڵمانی لە شاری سلێمانی بە 100 بێت لەگەڵ نەخۆشخانەیەکی تر بە 20 بێتی چاودێری چڕ لە پرۆسی دروستکردنایە کە چەند خۆناغێکی بڕیوە بەداخەوە وایە تەواو وایە بەڵام نەیانتوانیوە تەواویکەن بەڵام لە ئایندەیەکی نزیکای ئینشەڵڵا تەواو بێ ئەوەش ئێمە بەکارێنی سوودێکی باشی لێ. بەڵێ دکتۆر هەماهەنگیتان لەگەڵ پارێزگاکانی تر چۆنە ینی باس لەوە دەکرێت کە ئەو وەزع خراپی کە هەیە زیاتر لە پارێزگای سلێمانی بەم شێوەیە ئەمە تا چەند ڕاستە ینی ئەکرێ بڵێن ئێمە تەنها و ئامارانی کە بەرەو بەرز بوونەوە دەڕۆن تەنها لە پارێزگای سلێمانیە پێم وانی ئێستا هەماهەنگیتان چۆنە ینی ئینشەڵڵا تەمەناکەین هەموو گیان لەم ڤایرۆسە ڕزگاری بێت بەڵام ئێمە لە سەرەتاوە لەبەرەوەی کێشەی گەورەمانە بوو هەموو پارێزگاکان پەیوەندێکی باشمانە بوو هەمانگیکی باش لە نێوانمانە بوو گۆڕینەوەی مەواد و زانیاری و داتا ئەوانە لە نێوانمانە بەڵام ئێستا وەکو باسم کرد بەهۆی تەجروبەی زیاترمان و خۆ ئامادەکردنی زیاترمان کەمتر پێویستمان بە یەکتر هەیە بەڵام بە دڵنیاییەوە هەمانگیمانەیە ئێمە هەرسێ چوار پارێزگا کە پارێزگای هەڵەبجە و سلێمانی و دۆکە و لێر مانگانە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتمانەیە بە سەرپەرشتی وەزیری جەنابی وەزیری تەندروستی ئەو لەوێ کێشەکان و بابەتەکان باسەکەن و هەمانگیشمان هەیە ینی شتێک دکتۆر باسێک لە هاتنی گەشتیار بکەین ئێمە لە چەند هەفتەی پێشوو بەنامەیەکشمان کرد تایبەت بە هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان بە تایبەت لە جژندا بینیمان کە ژمارەیەکی زۆر گەشتیار هاتبوونە هەرێمی کوردستان ئەمە تا چەند کاریگەری خراپی هەبوو بە تایبەت لەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسە بەدڵنیاییەوە کاریگەری خراپیەیە وەگەرەو بڕیارە لە دەست من بێت نایڵم گەشتیار بێت داواتان نەکردووە داوامان کرد بەڵام هێشتا هەر هەریەت بەڵێ باس لەوە کرێت من پێشتر باسمان لە کردنەوەی دەرگای خوێندنگەکان کرد بەڵام باس لەوە کرێکە وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاریکردنەوەی دەرگای خوێندنگەکانی داوە لە ناو پۆلدا پرسیارەکە ئەوەیە گەر لە هەرێمی کوردستانیشدا هەمان بڕیار بدرێ ئێوە تا چەند هاوکار دەبن لەگەڵ وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی کە کۆنتترۆلی ڤایرۆسەکە بکەن بە تایبەت لە ناو مناڵدا تۆ خۆ دەزانی یانی ئێمە وەزارەتی تەندروستی کارەکانمان سنووردارە یعنی ئێمە ئەتوانین تەنها ڕێنمایی بین بە وەزارەتی پەروەردە و ئاسانکاریان بۆ بکەین و ڕێنمایی تەندروستیان بینێ پاشان ئەوە کەوێتە سەر وەزارەتی پەروەردە بەڕێوەبەری خوێندنگاکان چەنە ڕێنمایانە ئێمە جێبەجێکن یا خوێندکارەکەڕێنەوە بە دڵنیاییەوە ئێمە ینی بە فەرمی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا داوامان لەکەن کە ڕێنماییتان چیە ئێمە خوێندنەکەینەوە ئێمەش ڕێنمایەکانی خۆمان بە فەرمی لە ڕێگەی وەزارەتی تەندروستیەوە گەین بە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا ئیتر لەوێ چەند جێبەجێکرێ بەڕاستی ئەوە پەیوەندی بەوانەوە هەیە دکتۆر ئەڵێت پرسیارێک هاتووە عقیت ڕزگار ئەڵێ لە دانی ڤاکسین یەک جار دەبێت یاخود ساڵانە ئەبێ خۆکوتان دووبارە بکرێتەوە تا ئێستا زووە بۆی بڕیار بدەین ساڵانە ئەبێ بکرێ بەڵام بۆ چوونەکان وایە چەند ساڵێک بەڵێ ئەبێ ڤاکسینەکە بەکاربێنین تا وای لێت هەموو کەس بەرگری لەشی بەرگری پیاکە بەرامبەر ڤایرۆسەکە و بۆ کێشەی ناوێنەوە و ئینفلۆنزایەکی ئاسایی لێت بەڵام یعنی بە دووری مەزانە ئەم ساڵ و ساڵی 2022 و چەند ساڵێکی دوایەوەش بە بەردەوامی ینی ڤاکسینی دژی کۆرۆنا بەکاربێت ئەوەی کار دوو جۆرەکەشی بەکارهێنابێ ئەگەر بۆ نمونە ساڵێکتر بێ بەکاری بێنێتەوە بێ دیسان هەردوو جۆرەکە بەکاربێنێت ئێستا باز لەوە ژەکرێت کە زۆر شوێن جڕی سێمیشیان بەکارێناوەیە بەڵێ ئەگەر کەسێک فاروق علی ئەڵێ گەر کەسێک 3 هەفتە بوو بێ تووشی کۆرۆنا بوو بێ بەڵام ئێستا بەرگری پەیدا کرد بێ دەتوانێت ڤاکسین وەربگرێت لەسەر ئەوش پرسیاری ئەوم هەبوو باس لەوا ئەگەر کەسێک تووشی کۆرۆنا بوو بێ 6 مانگی بەسەرا بڕوات ئەنج دەتوانێت ڤاکسین وەربگرێت ئەمە تا چەند ڕاستە خۆی دوو ڕێگە هەیە ڕێگەیەکیانەیە تۆ توانی پشکنینی بەرگری لە شپی ئەگەر بەرگری لەشت هەبێت ینی پێویست ناکە زۆر ینی ڤاکسینەکە بکەیت ئەگەر نەبێت پێویستە کابیکەی بەڵام لە هەموو حاڵەتێکا کردنەکەی هیچ زەرێکی نییە
بۆیە هاوڵاتیان ئەوانە ناکە مانگێک توش بوون ئەسا ئەوانی کە 3 مانگ بەرەوژوور توش بوون ئاسایی ئەگەر بێن داوای ڤاکسین بکەن. ئەو ئاسەوارانی کە لە نەخۆشێکدا دروست ئەبێت دوای بەکارهێنانی ڤاکسینەکە ڕەنگە لە کەسێک بۆ کەسێکی تر بگۆڕێت. ئەگەر کەسێک بە نمونە هیچ بێتاقەتێکی پێوە دیار نەبێت ئەمە مانای ئەوەیە کە ئیسفادەی لە ڤاکسینەکە نەکردووە. بە نمونەڵێ تووشی لەرزووتا بمەڵە من هیچ بێتاقەت مەرج نییە ئەوە بەرگری لەشی ئینسانەکە ئازانێ ئەگەر کەسێک بەرگری لەشی لاواز بێت کە ڤاکسینەکەی لێیت نیشانەکانی زیاتر پێوە دەرەکەوێت بەڵام ئەمە مانای وایە زۆر پێویست بۆ کە ڤاکسین بەکاربێنێ. ئەو کەسشی کە بەرگری لەشی بەهێزە لەوە چه ڤاکسینەکە لە خۆی بات وایە ڤایرۆسەکەی وەرگێ بەرگری لەشی زۆر کاریگەریەکی وای نابێ بۆی لەبەرەوە ئەمی شەر زەڕورە بەڵام و کۆئیتریان نییە پەیوەندی بەرگری لەشەوە کەواتە دکتۆر پلان بۆ لەمە دووە ینی ئێوە بەردەوام کارتان کردووە بەڵام بۆ لەمە دووە پلان چی ئێمە لەسەر ینی 3 ئاست کارمان کردووە یەکێکیان بڵێن هوشیاری تەندروستیە کە بەڕاستی بەداخەوە ینی ڕاستە خەڵک هوشیارە لەسەر بابەتەکە و هەموو کەس بەقەدەر پزیشکێکەسە لەسەر کۆڕۆنا زانیاری هەیە بەڵام پابند بوون بە ڕێنمایە تەندروستیەکان زۆر کەمە و بالێت نەشارمەوە ینی ئێمە خۆشمان جاری وهەیە ناتوانانی پابند بین لەبەرەوە خەڵکی ئاسایی ناتوانین گلەی لە خەڵکی ئاسایی بین لەبەر چی دەبەرەوەی کاتەکە زۆری خایاند و ئەرکەکان زۆرە ئێستا و خەڵک ناتوانێت پابندێ بەڵام ئەمە شەرعیەتدان نییە بۆی پابند نەبی ئەمە شتێکی خراپە و پێویستەکان ئێمە هەڵەیە دانی پیانین پێویستە خەڵک پابندی ڕێنمایە تەندروستیەکان بێ. ئاستێکیکیان ڤاکسینە کە بۆ ئاستێکی باش شوێتە پێشەوە بەڵام ئەبوو باشتر بێت ینی بەڕاستی تا زیاتر بێت تا ژمارەکە زیاتر بێت تا زیاتر خەڵک خۆی بکوتێت زووتر لەم نەهامەتیە ڕزگارمانە بێت. ئاستێکیکیانەوەیە کە توشبوونە و چارەسەرکردنەوە ئێمە بەبەردەوامی لەسەر هەرسێ ئاستەکە کارەکەین بە تایبەتی لەسەر 2 ئاستی ڤاکسین و چارەسەرەکە. ئەگەری هەیە جارێکتر بڕیاری قەدەغی هاتو چۆڕا بگەێنرێ ئەن پێتان وایە خەڵک پابند بێت پێم وانە زەحمەت بەڵێ دکتۆر باسمان لە نەخۆشخانەکان کرد باس لەوە کرێکە لەبەر ئەوەی کە لە ئێستادا بەشێکی زۆری نەخۆشخانەکان تەرخان کراوە بۆ توشبوانی کۆرۆنا ئەمە وای کردووە کە کەم تەرخەمیەک لە نەخۆشخانەکانی تر هەبێ بۆ نەخۆشێکی ئاسایی کە ڕوو دەکاتە ئەو نەخۆشخانانە وەک پێویست خزمەت نەکرێ بە دوواداچوونی ئێوە لەم بارەوە چۆن؟ ئەو بابەتە ڕاستە ئێمە هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێستان و هاوڵاتیانیش ئێمە لە پارێزگای سلێمانی پێویستمان بەوە هەیە نزیکەی ینی 26,000 کارمەند و پزیشکمانە بێ بۆی بتوانین بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی لە ئاستێکی مامناوەندا خزمەتگوزاری تەندروستی پێشکەشکە. ئێمە خۆمان ئێستا نزیکەی 14,000مان هەیە ینی لە 150 سەرچاوی مرۆییەکانمان کەمە نقصانی هەیە ینی مانای وایە ئێمە لە 150 ناتوانین وەکو پێویست خزمەتگوزاری تەندروستی پێشکەشکین. لەم لە 150 کە هەیە بەشێک لەم سەرچاو مرۆییەمان هێناوەتە دەرەوە خزمەتگوزاری کۆرۆنای پێ پێشکەشەکەین ئەمەش بۆشایەکی دروست کردووە و لە چەند مانگی ڕابردووە لە بەرەوەی موچە نەبوو دەوام وەکو پێویست نەبووە بڵێن کارمەندان و پزیشکان نەیانتوانیوە دەوامی فول بکەن ئەوەش بۆ خۆی فراغێک و یان بۆشایەکی زۆر گەورە ینی بیە نەبەر چای خۆدێمە خۆمان لە 150مان نەقسە لەم لە 150 کە بەشێکیمان بەکارێناوە بۆ کۆرۆنا بەشێکی بۆی نەبوونی موچەوە دەوامی نەکردووە بە دڵنیاییەوە خزمەتگوزاریەکانمان کە کورتیتیا بێ و لە ئاسی پێویستی و لە ئاستی داواکاری هاوڵاتیانە نابێت. بەڵام هەندێک نەخۆشی حاڵەتی کتوپەڕە ینی پێویستی بەوەیە کە وەڵام بدرێتەوە ئەتوانم بڵێم ئەوە ئێستا گەر من بیڵێم لەوە چێ خەڵک بڵێ دەمە خۆیان بەڕێوەبەری تەندروستین بەڵام خۆزگە ڕێکخراوێکی تەندروستی خۆزگە دام و دەستگایەک بەهاتایە هەڵسەنگاندنی بۆ خزمەتگوزاری فریاکەوتن لە پارێزگاکانی عێراق کردایە جاوکاتە دەرەکە و سلێمانی لە چه ئاستێکە ئەتوانم بڵێم سلێمانی لە ئاستێکی زۆر باشایە لە خزمەتگوزاری فریاکەوتن. بێگومان دیارە خەڵک بەتایبەت لە شاری سلێمانی فێری ئەو بوون کە بەو شێوەیە خزمەت بکرێن ئەگەر ئێستا کەمێک ینی ساردبوونەوە هەبێت ڕەنگە ئەمە لەوە دروست ئێمە دانی پیانین ینی ئەوە کارەکەشی ڕوونە و ینی ئێمە داوای لێبوردنەکەین ینی پەیوەندی بە کەم تەرخەمی ئێمەوە نیە پەیوەندی بۆ بارودۆخەوەیە کە حکوومەتی هەرێمیتیایە و ئەکرا ینی بودجەیەکی باشتر بۆ وەزارەتی تەندروستی دامنرێت دامەزراندن هەبێت نەخۆشخانەی نوێ دروست کرێت بودجەی دەرمان زیاد بکرێت ئەو کاتە ئێمە ژەمانتوانین داواکاریانتان گەیاندۆتە شوێن بە دڵنیاییەوە ئێوە خۆتان زانن ینی حکوومەتی هەرێم ئێستا ناتوانێت
تەنها کارمەندێکیش دام بەزرێنە ینی حکوومەتی هێرێم بارودۆخی دارایی خراپبووە ئێمە تەمە ناکەین لەمەولا هەموو چە باش بێت ئەم بارودۆخی دارایی باش بێت بۆ جێدانرێ و ئێمە بتوانین خزمەتگوزاری باشتر پێش لە خۆشخانەکاندا بەڵێ کارمەندی خۆبەخش زۆر زۆرە و ئێمە سپاسیانەکەین ئەوانە خزمەتێکی زۆری ناوەندی تەندروستیان کردووە تەمە ناکەین حکوومەتی هێرێم لە داهاتوە ئەگەر توانی خەڵکدا بمەزرێنێ ئەولەویەت با بۆ کاربەندە خۆبەخشانە چونکە بەڕاستی ئەوانە خزمەتێکی زۆر گەورەیان کردووە و گەرەوان نەبوونای ئێمە تووشی کێشەی گەورە بوو. بەڵێ هاوکار علی ئەڵێ گەر سلااو گەر کەسێک تووشی کۆرۆنا بێت بەڵام هیچ نیشانەیەکی نەبێت ئەمە مانای ئەوەیە کە بەرگری لەشی بەهێزە بەڵێ بۆ هیچ نیشانەیەکی نییە بەڵێ جیاوازی کۆرۆنا لەگەڵ ئەم جۆرە تازەی کە پێی دەڵێن دەلتا نیشانەکان یاخود با پێ بزانین ئەم ڤایرۆسە تازای نیشانەکانی چێ و جیاوازی چیە لەگەڵ بەڵەوە کوتر من پزیشکی پسپۆر نیم ینی من نەخۆشەکان نبینم بەڵام ئەوەی کە گفتوگۆ لەگەڵ پزیشکەکانەکەم جۆرەکانی تری کۆرۆنا نیشانەی هەوکردنی کۆئەندامی هەناسەی بەشی سەرەوەیان نەبوو ینی ئەوەی کە پێوترێ ئەڵامەت و ئینفلۆنزا ئەوە کەمتر بوو لە جۆرەکانیکە لەم جۆرەیە زیاترە و یەکێک لە نیشانەکان کە زۆر پزیشکان باسیەکەن ئازاری گەدەیە کە وەڵامی بۆ هیچ چارەسەرێک نییانی هەر چارەسەری وەربگری ئازارەکە هەر بەردەوام و ئازارێکی بەهێزە ئەمانە ئەو دوو نیشانە دیاریکراون کە لەم جۆرەیە هەیە و ئەوەی کە ئێمەش بینیمانە ژنی دووگیانیش ژمارەی توشببوونیان زیاترە و کاریگەری زیاتر لەسەریان و کۆمەڵە شتی کە هەیە و پزیشکەکان بەڕاستیەوە چه باشتر بەڵام لەگەڵەوەشدا دکتۆر ئێمە لەم فەسڵەدا دەزانی کە کۆمەڵی پەتای تری وەرزش هەیە ینی ئەمە مانای ئەوەیە خێرمەرج نیە کەسی نیشانەی بڵێن ئینفلۆنزای هەبووی تر کۆڕۆنایەتی ئەو نەخۆشخانانی کە تایبەت کراون بە وەرگرتنی خوێن یاخود پشکنین بۆ کۆرۆنا ئەوانە لە چ ئاستێکدان قەرەباڵغیان پێوە دیارە یاخود بەڵێ لە ئێستادا سێ شوێنمانەیە پشکنینی کۆرۆنا وەرەگرن یەکیان نەخۆشخانەی سەرچنارە یەکیان مەڵبەندی تەندروستی علی ناجی یەکیان پێشوازی نەخۆشخانەی پێشوازیە لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی کۆن ینی فێرکاری ئەم سێ شوێنە ئەتوانم بڵێم پشکنین وەرەگرن سەرڕایەوەی تیمی گەڕۆکمانەیە ئەچم بۆ شوێنەکان پشکنین وەرەگرن و لە نەخۆشخانە گشتیەکانیش تیممانداناوە ئەوانیش بە بەردەوامی ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەکانەکەن پشکنینیان لێ وەرەگرن ئەو نەخۆشیان باشە لە ئێستادا هەرچەنە ئەوە بەردەوام ڕێنماییتان ینی ئەبدەیتان کردوێتەوە ڕێنمایی تازەتانناوە بە خەڵک بۆ ئەوەی کە خۆی بپارێزێت بۆ لەمەوتووە ڕێنماییەکان چی دەبن ینی ئەو ڕێنمانی کە پێشتر هەبووە بە نمونە بەستنی ماسک و پاکوخانە بێگومان هەمیشە دەبێت هەبێت بەڵام ئەمانە کاریگەری ئەبێ بۆ خۆپارێزی لەم ڤایرۆسی کە ئێستا هەیە من داوایان لێکم ڤاکسین بکەن بەزەوەندە ئەوانی تر بکەنەوە هەمویان ئەیزان زۆر زۆر شتێکی باشە و هەموو وڵاتێک زانێ بەستنی ماسک دوورکەوتنەوە قەرەباڵخی ئەمانە هەمووی کاریگەریەیە بەڵام لە ئێستادا ڤاکسین ڕێگەچارەیەکی ئاسان و ڕێگەچارێکی سەرکەوتووە بەڵام باس لەوە دەکرێت لەو شوێنانی کە تایبەت کراون بە ڤاکسین بنکەکان زۆر قەرەباڵغە بنکە قەرەباڵغ نییە ئەو تەڵەب لەسەر ڤاکسینی ڤایزەر زۆرە بۆیە ئەو بنکەیە قەرەباڵغە ئێمە لە چەند ڕۆژی داهاتووە باشە دکتۆر ئەم قەنەعەت چۆن لای خەڵک دروست بووە یعنی ئەیتر خەڵک بەداخەوە ینی سوۆشال میدیا ئێستا کاریگەری زۆری لەسەر مێشک و سایکۆلۆژی هاوڵاتیانەیە و بەشێکی زۆری لەو ئەو هەواڵانی کە لە سوۆشال میدیا بڵاوەکرێنەوە بەڕاستی ناڕاستن بۆیە خەڵک بەو ئاراستەیە ڕۆشتووە کە گوایە ڤایزەر لە هەموو جۆرەکانی کە باشترە بەڵام من هاوڵاتیان دڵنیاکەم و هەر سێ جۆری ڤاکسینەکە هەمویان کاریگەرن و من بۆ خۆم سین یەکەم بەکارێناوە و ئەوە چەند مانگیشیانی سوودیشم لێبینی و لەوە چێت لە داهاتووە جۆرێکی کە بەکاربێنم یان سینێکە بەڵام ینی ئەمانە هەمویان کۆمپانیای زۆر باوەڕ پێکراون و داوا لە هاوڵاتیانەکەم دوودڵ نەبن لە بەکارێنانی هەردانەیەکیان و هەمویان وەکو یەک کاریگەریان. بەڵێ دکتۆر ئێوە بەردەوام ڕەنگە خۆشتان ینی ئەم پرسیارانی کە من ئەیکەم خۆشتان گوێبیستی ئەمانە بوو بنەوە ینی کە ئەم قەنەعەتە لە لای خەڵکەوە نانا بە دڵنیاییەوە ئێمە بنکەکانە بینی ئەو بنکەیە کە سینۆفارمی بەریتانیتیایە مەسەلەن کەمتر لۆدی لەسەر زۆر کەمتر لەوەی کە ڤایزەرەکەیتیایە بەڵام ئێمە بنکەی ڤایزەرەکانیش لەم هەفتەیە بێتەوە زیاد دەکەین. بەڵێ پرسیارەکەی من ئەوە بوو ئێمە باسمان کرد لە ڕێگەی سوۆشال میدیاوە زیاتر ئەم هەواڵ و ئەم قسە و باسانە بڵاو دەبێتەوە بۆ هەوڵتانەیەوە هەر لە ڕێی سوۆشال میدیاوە زانیاری زیاتر یاخود ڕوونکردنەوە بە خەڵک بن لەم بارەیەوە ئەو کێشانەی کە هەیە لە ناو خەڵکدا ئەو قسە و باسانەی کە دروست ئەبێ ڕوونکردنەوەی لەسەر بدەن. وەڵا ڕوونکردنەوەمان لەسەراوە ینی ئێمە پێگەی فەرمی خۆمانمانەیە ئەم لە وەزارەتم لە بەڕێوەبەرایەتی
هەن لە بەرنامانەش باسمان کردو ینی بەڵامی تر ئەوەش کاریگەری خۆی هەیە ینی ئەوانە بە بەردەوام و هەواڵانە ئەچنە مێشکی خەڵکەوە خەڵک پێی وایە ئەسڵەن ئەوانە باشن کە باوەڕیان بەوە هەیە کە ڤایزەرەکە باشتر لەوانی هەر باوەڕی پێینە پێی وایە ئەم ڤاکسینە لە چەند ساڵی داهاتوە کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی خەڵکە بێت و ئینسان وای لێت و ئەم ینی زۆر نوا وشکال هەواڵی بێبنەما بەڕاستی ڤاکسین ڕاستە ئەم ڤاکسینە جیاوازە لە ڤاکسینەکانی کە پرۆسەی دروستکردنەکەی خێراترە بەڵام لەبەرەوەی کە ضرورەت بووە ینی چۆن دەڵێ لەسەر سکی تێری ئەم ڤاکسینە دروست نەکراوەکو ڤاکسینەکانی کەم و پرۆسسەکان ببرێ بەڵام تا ئێستا ڤاکسینەکان سەرکەوتون و کاریگەری باشیانە بووە و هاوڵاتیان پێویست ناکات و دەبن لە بەکارێن هەر لەسەر ئەو قسەی جەنابەت من لە ماوەی پێشوا شتێکم خوێندەوە باسییان لەوە کردبوو کە لە چەند ساڵی داهاتوە ئەم خەڵکە خۆیانە بینەوە کە چیان لێت یعنی ژمارەیەکی زۆر خەڵک لە ناو ئەچن بەهۆی ئەوەی کە ئەم ڤاکسینیان بەکارهێنا ینی ئەم زانیاریانە ڕاستانە بەڕاستی کەس نازانێت لەکوێوە بڵاو دەکرێتەوە پێم وایە ئەوانە هیچ بنەمایەکی زانستی و ڕاستیان نییە و داوا لە وڵاتیانەکەم بەی شێوێ باوەڕ بۆ قسانە مەکەن بۆ ڤاکسینانە پێشەوەی بێتە لای ئێمە لە وڵاتەکانی خۆیان بەکار هاتووە و خۆیان بەکاریان هێناوە چۆن شتی واکرێ ینی هیچ ممکن نییە شتێکە لە هیچ منطق و لۆجیکەکە جێی ناوێتەوە شتیوە. بەڵێ قسەی جەنابتان دکتۆر هەمیشە هەر لە پەیجەکەی بەڕێسیشتەوە ینی ئەو شتانی کە بڵاوێکیتەوە خەڵک خوێنەرێکی زۆری هەیە و متابعێکی زۆری ئەوەی بە حکمی ئەوەی کە تۆ لە ناو وەزعەکەیە یعنی لە نزیکەوە ئاگاداری بارودۆخەکەی ئەکرێ بڵێن ئەو حاڵەتانە کە هەیە و لە ئێستادا چارەسەر دەکرێن ئومێد بەخشن بۆ داهاتوو یاخود هەر بەو شێوە و خەڵک لە قەلەقی و لە ترس و لە دڵەڕاوکێدا بمێنێتەوە پێم وایە هیچ ئەمەلێک هەیە لە لای بەڕێستان بەدڵنیاییەوە مەوکو پێم وتی ئەگەر ئەم جۆری دێلتایە ئەگەر پار بڵاو بووبایەتەوە باوەڕتانەوێت کارەساتێکی زۆر گەورە خوڵقالم ناوچەیە بۆیە بەکارهێنانی ڤاکسین تاکە ڕێگای سەرکەوتنە بەسەر ڤایرۆسی کۆڕۆنا و تەسەورەکەم لە چەند ساڵی داهاتوو یا لە چەند مانگی داهاتوش چارەسەری کۆڕۆنا بدۆزرێتەوە ینی ڤاکسین بۆ خۆپارێزیە هەر ڤایرۆسەکە خۆیەتی چۆن ئێمە کاتی خۆی پلازمامان بەکارهێنا بۆ دروستکردنی مەناعە ڤاکسینیش هەمان ینی بیرۆکەیە بەڵام تەوەقوعەکەم لە داهاتوویەکی نزیکە چارەسەری کۆڕۆناش بدۆزرێتەوە و ئەو کاتە کاریگەری ڤایرۆسەکە بە هەمان شێوەکەمە بێتەوە و خەڵک بەرگری لەشی پێیا کردو ڤاکسینەکەش بە دڵنیاییەوە ینی نابێ خەڵک دڵەڕاوکی و قەلق بێت ینی ئەوەی کە خەڵک قەلق بێ لەسەری تا ئەو کاتی کە ڤاکسینەکە وەرەگرێت کە ڤاکسینەکەی وەرگرت پێویست ناکا قەلق بێت. دکتۆر پرسیاری واکرێت دەڵم بۆچی ئێستا پلازما وەرناگیرێت لە کاتێکدا لە ماوەیەکی زۆر بۆ چارەسەر ئەو کاتە جیاواز ئەو کاتە ڤاکسین نەبوو چارەسەرەکان بە شێوەیەکی کە نەبوون و پلازما ڕێگەیەک بوو تاقیکرایەوە بۆ چارەسەرەکە و بەشێک لە پزیشکان کار بڵێن نەخۆشەکان سوودیان لێبینی بەڵام بەدڵنیاییەوە پلازماش چارەسەری بنەبڕ ینی چارەسەری بنبڕکەری کۆڕۆنا نەبوو. باشە هەر لە ڕێنمایەکانی خۆتاندا باستان لە یاریدەدەری پزیشکی کردەوەی کە لە گەڕک و کۆڵانەکاندا هەن دەبینین کەسانێکی زۆر ڕەنگە هەر ترسی ئەوەی هەبێت کە بچە پشکنین بکە ئەگەر هەموو نیشانەکانیشی هەبێت ڕوودەگاتە یاریدەدەرێکی پزیشکی و لەوێ چارەسەر وەردەگرێت ڕێنماییتان بۆ ئەوان چیەوە باستان لەوە کردبوو کە ئەگەر لە خۆیانەوە ئەو یاریدەدەر پزیشکیانە چارەسەر بن بە خەڵک ڕوبەڕووی سزا دەبنەوە. پرسیارێکی زۆر گرنگە لە لامەوە بەڕاستی باش و بیرت قسمەوە ئێمە گیرۆدەی دەستی ئەو نەخۆشانەین کە بە خراپی چارەسەریان وەرگرتووە ئەو نەخۆشانەین کە لە سەرتاوە یەنە نەخۆشخانەکانی ئێمە بە دڵنیاییەوە ناڵێم لە 100% بەس ڕێژەیەکی زۆریان ئەتوانم بڵێم چارەسەرێکی باشی ڕاستی زانستی ئەکرێن و ئەگەڕێنەوە ماڵەکانی خۆیان بە سەلامەتی بەڵام ئەم نەخۆشانەی کە ئێمە گیرۆدەیانین ئەو نەخۆشانن کە چارەسەری هەڵەیان وەرگرتووە چ لەلایەن پزیشکێک کە پسپۆڕیەکەی خۆی نییە چ لەلایەن عیادە لا کۆڵانەکانەوە کە ئەمە بەڕاستی ئێمە داتامان لەبەردەستایە بەشێکی زۆر لەو نەخۆشانە ئەو چارەسەر خراپەیان وەرگرتووە بۆیە بارودۆخی تەندروستیان گەشتوتە ئەو ئاستەکەیەنە لای ئێمە چۆنەڵی کار لە کار ترازاوە زۆر ناتوانین فریایانکەوین و کۆچی دواییەکەن. بەڵێ کاتە ڕێنمای ئێوە بۆ خەڵک ئەوەیە کە من داوا لە وڵاتیانەکەم تەنها سەردانی ئەو سنتەرانە بکەن کە ئێمە بۆ کۆڕۆنامانداناون ئەگەر لۆ دوو قەرەباڵخێکیشە بوو تەحملیەوە بکەن ئەو باشترین ڕێگەی وەک لەوەی بچن
لە عیادەیەکی لاکۆڵان یا لای پزیشکێک کە سپۆڕی خۆی نییە چارەسەر وەربگرن. بەڵام دو ئەوەی کە چارەسەر وەردەگرن باشتریشت ئەوەیە دکتۆر کە لە ماڵەکانی خۆیان دابنێنەوە بۆ ئەو لۆ دەزۆرە لەسەر نەخۆشخانەکانی دروست نەبێت. تەمان ئەو بەپێی ئەو پرۆتۆکۆڵەیە کە پزیشکان لە بەردەستیانایە ئەوان ئەگەر پێویستکان نەخۆشخانە داغڵیانەکەن ئەگەر پێویستنەکە ئایان نێر لە ماڵەوە بەدڵنیاییەوە. بەڵێ ئەو کەسانی کە خۆیان بەبێ پرسی دکتۆر لە ماڵەوە ئۆکسجین بەکاردەهێنن ئەمە هیچ زیانێکی هەیە نابێت بەبێ پرسی دکتۆر هیچ شتێ بکەیت. ئۆکسجین شتێکە هیچ زیانێکی نییە بەکاری بێن یا بەکاری بەڵام کێشەکە بەز ئۆکسجین نییە پێویستە کۆمەڵە پشکنینی کە هەیە بیکەی لەوانەی خەزبوونەوەی خوێن کە زۆر گرنگە لەو چێت تۆ ئۆکسجینەکەشت باش بێ ئەو پشکنینانت باش نەبێ بۆیە پێویستە کە هەر سەردانی پزیشکیت و پشکنینەکان بکەیت و بەلایانی کەمەوە هەفتەی جارێک پزیشکەکەت ببینێت. زۆر باشە کاتە کۆتا قسەی جەنابتان سپاس دەکەم. من هەرەوەندە ئەڵێم داوا لە وڵاتیانەکەم کە دوو دڵ نەبن لە ڤاکسین ڕێگەیەکی سەرەکی سەرکەوتنە بەسەر کۆرۆنا. دەستان خۆش بێ دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەڵێ عزیزان بەرنامەم جارەشم کۆتایی هات بە هیوای ئەوەی کە وەڵامی پرسیارەکانی ئێوە بن یا بێتەوە و وەڵامی پرسیارەکانتان وەرگرت بێت هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لات تا بەرنامەی داهاتوو با دیداری ئەوەی ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر بن.